تێڕوانینی سەبارەت بە تێڕوانینی کریسیانەکان بۆ سەرژمێری بەڕێز ئانۆ جەوهەر سکرتێری گشتی هاوپەیمانی مەسیحی لە سودەی کوردستان 24 لەگەڵ مامەدەیە کاگانەوە سپاس بە ئامادەبوونی بەڕێز خێر بێن. کاگانەوە هەڵسەنگاندنتان بە گشتی بۆ پرۆسەی سەرژمێری لە ناوچە کریسیانەکان چۆنە؟ ئێمە بابەتی سەرژمێری بابەتێکە ئاساییە و یاساییە لە وڵاتان کە دەکرێت، بەڵام بە درێژایی مێژووی وڵاتی عێراق ئەم سەرژمێریە بە سیاسی کراوە و چەندین جار وەکو وەرەقەیەکی هەڕەشە لە لایەن ڕژێمەکانی دیکتاتۆر لە عێراق بەکارهێنراوە دژی هاوڵاتیانی ئەم وڵاتە. بۆیە بابەتی سەرژمێری بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە. ئێمە لە هاوپەیمانی مەسیحی کە پێک هاتیە گەورەترین قوارەی کەلدانی و ئاشووری و سریانی و ئەرمەنیە لە سەرتاسەری عێراق، ئمە پێشوازیمان لەوە کرد کە دەبیت هاوڵاتیانی ئێمە چ لە هەرێمی کوردستان چ لە بەشەکانی دیکەی عێراق بە تایبەت لە دەشتی نینەوە بەشداریەکی گەرم و گوڕ بکەن لە بابەتی سەرژمێری، بەڵام بە مەرجێک ئەوەی کە ئەم سەرژمێریە نەبێتە جێگرەوەیەک بۆ مادەکانی دەستوری عێراقی هەروەک مادەی 140 و مادەی 125. مەترسی هەیە کاگانەوە، ینی ئەس بە مەترسیەکەکان بێتە جێگرەوە؟ بە دڵنیاییەوە ئێمە پێشماوەیەک لە سەفەرێکی دەروەی وڵات لە بازارێک وەکو بازاری خۆمانی قەیسەری هەولێرێ کتێبێک هەندێک کتێبی کەون هەبوو دەفرۆشە. لەو کتێبانەی کە توانین بەدەست بینم لەوێ کتێبێک بوو کە لە ساڵی 1989 لەلایەن وەزارەتی ئیعلامی ئەو کاتە تەقافە و ئیعلامی ئەو کاتەی ڕژێمی بەعسی گۆڕ بە گۆڕچوو چاپ کراوە. ئەم کتێبە کە باس دەکات باسی وتارەکانی سەدام حوسێن دەکاتن کە ئەو دیکتاتۆرە درندەیە لە نێوان ساڵی 70 هەتا ساڵی 88. ئەگەر وتارەکانی ئەو دیکتاتۆرانە ببینی کە چۆن دەستی پێکردیە لە ساڵی 70ەوە هەتا 88 دەبینی کە چۆن ئەوان باس دەکەن بدایەت بە شێوەیەکی دیموکراسی و ئەوەیە کە هەر کاتێک کە ئەوان زەعیفن لە ڕووی عسکەری زەعیفن، لە ڕووی نیودەوڵەتی زەعیفن، لە ڕووی اقتصادی زەعیفن، دوایە کە ئەوان بەهێزتر دەبن چۆن خیتابیان دەگۆڕێ، چۆن هەر بابەتێک کە باس دەکەن مەسەڵەن بابەتی سەرژمێری باس دەکەن، بدایەت بابەتی سەرژمێری باس دەکەن وەکو کارتێک بۆ چارەسەرکردنی کێشەکان، دوای هەر هەمان بابەتی سەرژمێری هەر ئەم سەدامە باز دەکاتن وەکو کارتێک بۆ هەرەشەکردن و سەپاندنی ئیرادەی نەتەوەیەک لەسەر نەتەوەیەکی دیکە کە شەریکی ویە لە وڵات. بۆیە هەروەها بابەتی سەرژمێری بابەتێکە دەکرێت بەکار بهێنرێت لە بۆ زۆر شت، لە بۆ بابەتی اقتصادی، لە بۆ بابەتی تەندەروستی، لە بۆ بابەتی خزمەتگوزاری، زۆر کاری باشی لێ دەکرێت، بەڵام ئەجندایەکی مەخفی لە پێناو لێدانی قوارەیەک بەرامبەر بە قوارەیەکی دیکە پێکهاتەیەک بەرامبەر پێکهاتەیەکی دیکە نەبیت. بۆیە ئێمە لە بەیاننامەی هاوپەیمانی مەسیحی زۆر بەڕاشکاوی داوامان کرد کە نابێت ئەم سەرژمێری ببتە جێگرەوەیەک بۆ مادەی 125 و مادەی 140 و هەروەها بابەتێکی لەمە زۆر گرنگتر ئێمە وەکو کریسیانەکان ئەنجا کلدان بن، ئاشووری بن، سریان بن، ئەرمەنی بن، هەمومان پێکەوە زیاتر لە 90% ملەتی ئێمە لە دەرەوەی وڵاتە. دوای کوشتەرگەکانی سەیفۆ لە 1915 کوشتارگەی سمێل لە 1933 کوشتارگەی سووریا لە 1969 کوشتارگەکانی دواتر ئەمفال و سوتاندنی بە سەدان گوندەکانی ئێمە لە شێستەکان و تاکو ڕاپەڕینی مەزنی خەڵکی کوردستان و دواتر هەروەها ئەم درندایی قاعیدە و داعش و تەقاندنەوەی کەنیسەکان و کوشتنی کریسیانەکان و ئێمە زیاتر لە 90% لە دەروەی وڵاتن، یان لە وڵاتانی دراوسێنە یان لە وڵاتەکانی دیکەن. بۆیە ئێمە داوامان کردیە زۆر بەڕاشکاوەیی کە لە قۆناغێکی دیکەی ئەم سەرژمێریە دەبی ئەم هاوڵاتیە کریسیانانەی کە لە دەروەی وڵاتن ئەوانش بە شێوەیەکی ئەگەر نزیک بەشێک بن لەم حساب. باشە ئەگەر نزیک بڕین، ینی دوای ساڵی 2014 و دوای داعش
بەشێکی زۆری کریسیانەکان ینی لە دەشتی نینەوە بەغدایان بەجێهێش ڕۆشتن ینی ئەمە چ کاریگەرێکی لەسەر سەرژمێری بێ ئەم سەرژمێری ئێستاکەکرێ ئەم سەرژمێریەکە بۆ حاڵەتێک بەڵام لە ئێستاوە زۆر بەڕاشکاوەی ئەنجامەکانی ئەم سەرژمێریە نسبین ڕێژەین ڕاستەقینە نین لەبەرەوەی ملەتی ئێمە بە شێوەیەکی سروشتی وەختی خۆی لە تەبیعی بوو خەڵک لە شوێنێک بۆ شوێنێک دەچوون لەبەر بابەتی مەڕداری و لەبەر بابەتی زیڕاعە و لەبەر بابەتی جەفاف کە لە شوێنێک ئاو نەدەما خەڵک شوێنی خۆی دەگۆڕی بەڵام لەبەر بابەتی کارسەیەکی سروشتی بەڵام لە وڵاتی ئێمە کارەساتی دروستکرا و بەدەستی مرۆڤە درندەکان وەی کردیا کە ئەمڕۆ ئێمە ببینین بە سەدان هەزار کورد لە هەولێر و لە سلێمانی و لە دوهۆک دەچن بەرەو کەرکووک کە زیدی باب و باپیرانیانە هەروەها بە سەدان مەسیحی کە لە هەولێرە و دوهۆک دەچن بەرەو دەشتینینەوە کە زیدی باب و باپیرانیانە بۆیە تاکو ئەم لە مادەی 140 زۆر بە واضحی کە باس کراوە دەبێت بارەدۆخەکان تطبیع بکرێن دەبێت ئەم خەڵکە بگەڕێتەوە سەر زیدی باب و باپیری و دواتر ئیحسائێک سەرژمێریەکی ڕاستەقینە دەکرێتن کە ڕنگدانەوەی واقعی ڕاستەقینەی دیموگرافی ئەم وڵاتە باش کاکەنە مادەم ینی ئەوەندە ڕخنەتان لە ئەم سەرژمێری هەیە چیتانەوێ ینی داوای چیەکەن ئەوەی کە ئێوە تاروێت جیاواز لەمە چییە چه هەنگاوێکەگرنە بەر ئەمەی گرنگە دەستوری عێراقی ئەکە ئێمە نارێن دەستورێکی نەموذەجیە بێ نوقسانیە بەڵام دەستوری عێراقی بە شێوەیەکی ڕاستەوخۆ جێبەجێ بکرێ بەبێ ئینتیقائیە بەبێ ئەوەی ئەو مادەیان ئەو بڕگەی دەستور بە دڵما کاری لەسەر دەکەم ئەو بڕگەیە کە بە دڵم نییە کاری لەسەر ناکەم دوو مادەی گرنگ هەیە کە زۆر پەیوەستن بە پێکهاتەکان کە دەرم پێکهاتەکانی نەتەوەی وەروها ئاینی جەنەتەوەی بن عەرەب کورد تورکمان کەلدان سریان ئاشووری ئەرمەن ئەم نەتەوانە و ئەگەر ئاینی بن مسلمان شیعە و سوننا مەسیحی و هەروەها ئەیزیدی کاکەی سابی ئەیمەندائی جوو ئەو پێکهاتانەی کە لە عێراقدا هەیە زەردەشتی ئێمە ئەو دوو بڕگەیە مادە 140 و لەگەڵ بڕگەی یا مادەی 125 ئەمانە دەبا لە مێژێک کاری لەسەر کرابە بەڵام کە نەکرا لەبەر ئەوەی ئیرادەی چەسپاندنی دەستور بە شێوەیەکی ڕاستەقینە تاکو ئێستا نییە و ڕاستە کارکتەرەکان لە بەغدا گۆدڕاینە دەموچاوەکان گۆدڕاینە بەڵام کە تەماشای کە کتێب کە ئەمن ئەو کتێبم خین لە نێوان ساڵی هەفتە هەتا 88 بەندە ماڵی 84م ئەم کاتا منیاز منداڵێکی زۆر بچووک بووم بە تەمەن یان هەر لەداگ نەبووم نەمدەزانی چ ڕوویدایە بەڵام کە کتێب دەخینین دەبینین کە دەموچاوەکان دەگۆڕن بەڵام تاکو ئێستا ئەم مێنتاڵەتیە ناڵێم لەکن هەمویان ئەو کاتەش لەکن هەمویان نەبوو بەڵام بوونی هەیە تاکو ئێستا و جێگای مەترسیە کە ئەم مێنتاڵەتیە ئەم عەقلیەتە تاکو ئێستا لە بەغدا ماوە زۆر باشە بڕیاری کۆنگرێسی ئەمریکا ژمارە 554 لەبارەی پێکهاتەکان لە عێراق چۆن هەڵەسەنجێنن ئەم بڕیارە کە دوێنێ بڕیاری لەسەردرا لە کۆنگرێسی ئەمریکی بڕیارێکی زۆر گرنگە و ئێمە لێرەدا سپاسی کۆنگرزمانەکان و کۆنگرزومانەکان بە تایبەت کۆنگرزمان مۆلینار و هەروەها کۆنگرزومان سلاتکن و گشت ئەو کۆنگرزمانەکان کە بە تایبەت لە ویلایەتی میشیگەن و لە ویلایەتەکانی دیکە کە پشتگیریان لە مافی پێکهاتەکانی ئاینی نەتەوەییان کرد بە تایبەت ئەوانەی کە تووشی جینۆسایت و کۆمەڵکوژی بووینە لە دەست تیرۆریستەکانی داعش چ ئەیزیدیەکان بن کریستیانەکان بن کاکەیەکان من و گشت ئەو پێکهاتەکانی دیکە بەڕاستی ئەمە بڕیارێکی دڵخۆشکەرە کە لە کۆنگریسی ئەمریکا دەربچیت و پشتگیریکردن لە مافەکانی پێکهاتەکان و پاراستنی ناوچەکانیان و دەستپێکردن بە داواکردنی فەرمی لە حکوومەتی عێراقی کەوە
ئەم پێکاتانە دەبیت پشگیری بکەن تاکو شوێنەکانی خۆیان ناوچەکانی خۆیان نۆژەم بکەنەوە و قەرەبوو بکرێنەوە بگەڕێنەوە سەر زیری بابوو باپیرانیان و ئەوان بە خۆیان ئیدارەی خۆیان بکەن کە ببتە بەشێک لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئێمە جێگا دەستخۆشیە و دەستخۆشیان لێ دەکەن. بەڕێز ئانۆ جەوهەر سکرتێری گشتی هەوپەیمانی مەسیحی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان کاگەنەوە بەخێر بێت. زۆر سپاس. بەخێر.